نازنینم. ایشان نازانی؟ ای والله. باش احمد زور سپاس بو تلبنانا لقل ما احمد اوای روشی يعني مانگشه للای و چونه والله كان زور باشا هموش تكام برك بريسي بري ودستن. يعني باشا بله زور باشا. باشا امرو روجی پاکرنوی جنگی جهانیه که زیاتر ل 150 ولات دا باشدار بن اگات لیا لبنان شتکی و هدا کن امرو لسد لکاجر دهی بیانی لدو کولر سلمانی آکره زیاتر ل 1000 کس تدا باشدار دا بنو دست با پاکرنی جنگی دا کن بله بله بيكمان كات يعني اوري رسمانا يعني هموش شوينك تقريتوا بيكمان تبي لا شارستو گندکان و دیانش بکریتن. باشه احمد زور سپاس بوتو ام گرانی دیاریش بوتو زور سپاس که تو لگل ما باید زور سپاس بارزی گم بارزی زور سپاس بوتو لذیب که وره پری وره زری وره پری نکو بهی من نبینی و پاشی بهم بگری هزار زری خوبوریت کن کسی ناوکم داری هزار جان خوبوریت کن و کسی ناوکم داری لذیب که وره پری وره زری وره پری نکو بهی من نبینی و پاشی بهم بگری هزار زری خوبوریت کن کسی ناوکم داری هزار جان خوبوریت کن و کسی ناوکم داری ورد لیم باخچهش نازکیت نوه شمیجه چاوریه خریب بهناته خریب دیت ناته چاوی هات ناته دریام ابتنی تو بیشرینو اسمری ورد لیم باخچهش نازکیت نوه شمیجه چاوریه خریب بهناته خریب دیت ناته چاوی هات ناته دریام ابتنی تو بیشرینو اسمری برای کودارن رادیو روداوی ام بردامین لگل و به دمان روژ باوی که زندی جه حول رژ نوانده سرکی یا روداوی تلفونه که دن لگل ما او جی یعنی یکی جمال باتی و که احمد بجار جه حول رس بیده باش بجار بجار کاک بجار تلفن هات برین حزیکم کاک بجار دیسان پیوندی به ما بکردن از بارم کاک بجار به فیسبوکی نلگل من زور برادر ما دیسان دوباره که برادران ده فیسبوکی دا این کارن جاردن رفرش کن پیجن خواه یعنی فیسبوکی و دیسان ما ببینن بهره بر دوام لگل ما بهره سپیداتا باش بیانی باش گود مورنینگ بهره زور سپاس بچند زمانه کن نویسه خوازم زمان دیش هری کاری هم بکنه زمان آسیوی هنه یا اروپی هنه هر وسا سورجوانه یا عراق بجد دستان خوش به زورجوانن زور سپاس لگرمه ولا نظام یا وطنی یا عراق تشکیل سعی زور سپاس لگرمنا هم هیویدارین هرتم لگرمه بن ده فیسبوکی دا بله گودارن رادیو رودا بینرین فیسبوکی همه جاردن تاریخ خوب دوباره بکن سنتر رایل جبو گورینا کلتوری و چالاکان روشنبیری پنجمین فیستیوالا کلتورین جدا ویل باجر رانیا ویل داربخه نها آماده دست بکرینه هر وسا و دروژن بيدا دز به چالاکیا بکرن گلک گروپ تدا بجدارن لولاتن يعني دنجي بجدارن ولاتن بیانجی بجدارن 11 گروپ هنرینه هم تخوازین خالد قادر محمد کو برپرسي سنتر رایل بو گورینا کلتوری او برای تلفون الگلمه او زهتر زانیاریا بدامه برس خالد افدامات باش بیتن دانی کەم شو سلااو لە بیسەر خۆشەویستەکان زۆر سپاس و هەز دەکەم تو لەنەو سارەی
والله لنا سعرم بلا مودوستم او رادا بس يلا راوس باشتر شكو دنگي وابزان دنگي حزام تنگي كاد باشي جان زور سپاس زور سپاس انرژی باشا زور باشا زور سپاس باشا برز خالد بما باز بك ايودتانا وي چي بكن اما چي اكا نم چالاكي جوانانا يعني انجام دادن لرانيا سپاس بۆی و دووبارە ئێمە لە چوارچێوەی پرۆگرامی کاری سەتەرەکەی خۆماندا کار لە بواری ئاڵوگۆڕی کللتوری دەکەین زۆر جوانە توای ساڵی 2010 کە دەستمان بەکار کردووە یەکێک لە کارەکانمان ساڵانە سازدانی فیستیڤاڵی ئاڵوگۆڕی کللتوریە بۆ کللتوری جیاواز هەم لە ناوەوەی وڵات هەم لە دەرەوەی وڵات ئەم ساڵ پێنجەمین فیستیڤاڵ ئەنجام دەدەین پرۆگرامی چالاکیەکە گەلێک چالاکی هەمە جۆری تێدایە هەر لە نمایشی مۆزیک و سەمای میلی کە بە جلوبەرگی ڕەسەنەوە بەشداری دەکەن بۆ پێشنگای کللتوری بۆ خوانێکی گەورەی خواردنی کوردی بۆ لێک نزیکبوونەوەی زیاتری کللتورەکان کە ئێمە دروشمی ئەم ساڵمان هەوڵمان داوە لە پێناو ئاشتی و پێکەوەژیانی کللتورە جیاوازەکان بێت خۆشبەختانە لە فیستیڤاڵی ئەم ساڵمان گەلێک تیپ مەسەلەن لە وڵاتی میسر تیپی وڵاتی میسر بەشداری دەکات کە ئێستا لە بەسرا بارودۆخێکی دژوار هەیە بەڵام دووبارە تیپی بەسرا لەگەڵ ئێمە بەشداری دەکات تیپی بلوجستان و خوراسان و تیپی تاران تیپی کەرکووک تیپی ڕۆژئاوا تیپی دهۆکی خۆشەویست مثل تیپی ڕانیا تیپی سلێمانی گەلێک تیپی هونەری بەشدار دەکەن سریان و تورکمان و کورد ئەوانەش تێدا بەشدارن تیپێک وابزانم لە ئەفرینیش بەشدارە بەڵێ گەلێک باشە بەڵێ بەشدارە و جگەلەوەی هەوڵمان داوە دەیان هونەرمەند و کەساتی باش کە لە بواری هونەری و ئاڵوگۆڕی کللتوری ڕۆڵێکی باشیان هەیە میوانی فیستیڤاڵەکە بکەین کە ئێمە دەڵێن پەیاممان ڕایەڵێکە ینی جۆرێک لێک نزیکردنەوەی کللتورەکانە بۆی بتوانین هەمومان پێکەوە کار بکەین و پەیامێکی تریشمان هەیە پەیامی ئەومان هەیە کە ساڵانە ئێمە کار لەسەرەوە دەکەین کمەرج نییە کاری باش قەرار بێ لە شارە گەورەکان بێ دەکرێت لە دەرەوەی شارە گەورەکانیش لە شار و شارۆچکەکان کاری باش و بە کوالیتی بکرێت هەر بۆیە ئێمە ڕانیە وەک شارێک بۆ کرانەوەی ئازادی بۆ هەرێمی کوردستان کە راپەڕی نیگەلی کورد لەم شارە دەستی پێکردووە دەمانەوێت هەر ئەم شارە پەیامی برایەتی و ئاشتی و ئازادی و هەناسەی بەیەکەوە ژیانی هەمووان بێکەمە خەسڵەتی میلەتەکەی ئێمەیە و یەکێک لە جوانیەکانی میلەتی ئێمەیە کە هەمووان تێدا دەتوانن بە ئاسوودەیی بژین بۆیە لە تورکمان لە عەرەب لە سریان مثلەن پێکاتە جیاوازەکان بەشداری دەکەن باشە بەرز خاڵت یانە ئەم تیپانە چی ئەکەن یانی دانس دەکەن یان گۆڕانی دەڵێن دەمانە بزانین لە شەوی 21 مانگ لە کاتژمێر 8 و 15 خولەک لە پارکی دەروازە کە جۆرێک لە مەسرحێکی ڕۆمانیە لە ڕانیە 15 خولێکی بیانیانی وەرە شەو گەلێک جوانە لە پارکی دەروازەی ڕانیە کە جۆرێک لە مەسرحێکی ڕۆمانیە ئەم تیپانە نمایشی خۆیان دەکەن هەموو کللتورێک ئازادە بۆ ماوەی نیو سەعات کللتوری خۆی نیشانی خەڵک بدات لە ڕێگای سەما بەڵێ لە ڕێگای مۆزیک لە ڕێگای نمایشی جلوبەرێک لە هەموو ڕێگایەک ئەم خۆی ئازادە بەڵام زۆربەی تیپەکان بە تابلۆی هونەری بەشداری دەکەن بەڵێ تیپەکانی ئێران بە گۆرانی بەشداری دەکەن و تیپی دارالئەزیا العراقی کە لە بەغدا بەشداری دەکات ئەوان تا ڕادێک نمایشێکی مێژوویان هەیە بۆ نیشاندانی کللتور بەڵام نمایشەکان جیاوازن تیپی مۆزیکەکان کە زۆرتر لە فۆرمەکانی ئێران خۆی دەبینێتەوە مەسەلەن تیپی خوراسان زۆرتر گرنگی بە مۆزیک دەدا لەگەڵ تاران بەڵێ بەڵام تیپی بەسرا گرنگی بە تابلۆ دەدا تیپی دهۆکی خۆشەویست تابلۆکی هەیە لەسەر پێکەوە ژیان تابلۆکی ومەری زۆر جوانی هەیە تیپی سلێمانی بە هەمان شێوە جگە لەو پرۆگرامە کە دووەم شەویش بەردەوام دەبێت واتە لە هەردوو شەوی 21 و 22 مانگ کە لە هەمان شوێن دەکرێت لە ڕۆژی 22 مانگیش پلانی چالاکی زۆر هەیە بنمونە نیشاندانی ئەو منتیقەی ئێمە منتیقەیەکی سیمای کوردی زۆر پێوە ماوە ینی خەسڵەتی کوردی زۆر لەو منتیقەی ئێمە هێشتا ماوە مەسەلەن خواردنە کوردیەکان بە ڕێژەیەکی زۆر خواردنی کوردی خوانێک بۆ 300 خوان میوانی بیانی کە دێن بۆی ئەم خواردنە کوردیانە ببینن لەلای خواردنانە یعنی لای خەڵکەوە ئەم خواردنانە ڕایەڵ ئێمە ڕێگایەک بەکاردێنین بۆ بەشداری هەمووان هەموو ئەندامێکی ڕایەڵ
کە 58 ئەندام کاری تێدا دەکا لە ماڵی خۆی منزەڵێک خواردنی گەورە دێنێ هەر یەکە خواردنێکی جیاواز ئەمە دەڕێنێتە بۆشیەکی کراوە خاڵێکی تێرکردنەوەی پێشنگایەکی تەلەپۆیی هەر لە پێی دەڵێن لە مەشکەژاندن لە ڕەشماڵی کوردی لە شەکردن لە شێکردن لە ئەسب سواری ئەم خەڵکی گوندانەی مەنتیقەی خۆمان کە 127 گوند لە سەرڕانیا هەیە بەشێک خەڵکی گوندەکانمان بۆ پێشنگایە بان کردووە بۆی نمایشی ژیانی ڕەسەنی خۆیان بکەن بۆ ئەو میوانانە دەستان خۆش بۆیە چالاکیەکە فۆرمی چالاکیەکان هەمە جۆرە و پەیمانگای هونەرە جوانەکانی ڕانیش بە هەمان شێوە بە پێشنگایەک بۆ کاری هونەری بەشداری دەکات لە ڕانیاش هەوڵ دەدەین میوانەکانمان بینەری نمایشی بەلەم بن سەیرە گوتم ئەمە لە پرۆگرامی ڕۆژدا لە پرۆگرامی ڕۆژدا باشە ئەو پرۆگرامە ساعت چەند دەست پێ دەکات لە سعاددا ڕۆژی 22 مانگ لە باخی گشتیڕانیە یعنی لە سعاددا دەست پێ دەکات بە نیشاندانی بەلام واسپ سواری و خارنە کوردیەکان تا دەبیتە ئێوارەش هەشت دەست بە چاڵکیەکان دەکرێت سعاددا پێشنگای کارە هونەریەکانی پەیمانگای جوانەکانە سعات 11 پێشنگای کلتوریە سعادیەک خوانێکی کوردیە بۆ میوانەکان لە دوای سعات 2 نمایشی بەلەمەکانە پاشان میوانەکان دەستنەوە ئیسراحەت دەکەن شەو دووبارە پرۆگرام دەست پێ دەکاتەوە یعنی لۆدێک لەسەر پرۆگرامی مە هەیە بەڵام ڕاستی ئێمە گرفتی زۆرمان ئەو ساڵ هاتە پێش ینی بێ ئەنداز لە هەموو ساڵێک زیاتر تیمی ئێمە ماندووە بێ ئەنداز لەبەرەوەی بۆ ئەو گرفتانە چینە کە بم پێم بڵێ لە ڕانیە یەک ئوتێلی لێ کە باش پێت میوان ماشاءالله ئەوە زۆر گلەی لە باشە بازرگانەکان بوش ناکەن یعنی ڕانیە جێگایەکی سیاحیەش یعنی گەشت و گوزارە بەداخەوە ئێمە زۆر ئەمە کە پێنجەمین فیستیڤالە لە ڕانیە دەکرێت باشە ینی سەدەم چا کێشە چینە یعنی لەبەر چی یعنیش دەبێت شتێک هەبێت یعنی ئێستا بەرپرساکان ئاگان لە تو زۆرینیان لەناو ئۆتۆمۆبیلن ئێستا بەرەوە دەچن بەرەو کارەکان دەچن و زیاتریش پەرلەمانتارەکان ئەوانەی خۆ هەڵبژاردین ئەوانەی دانەوێت ببنە پەرلەمانتار ئەوانەش گوێ لە ئێوەنە ئێستا یعنی باشە بۆچی هۆتێل نییە لە هەمان کاداڕانیا بە جێگایەکی گەشت و گوزاری دێتە ناساندن وایەوە نیە؟ ئەمە یەکێک لەو خاڵانەیە کە چەند جارێک ئێمە لەگەڵ ئیدارە و بزنسمانەکانی ڕانیە گفتوگۆمان کردووە کە پێمان وایە گلەی لە هەردووکیانە هەم ئیدارەی ناوچەکە نەیتوانی وە کاراسانی پێویست بکات بۆ ئەو بازرگانانە بۆی بتوانن پرۆژەی باش لە ئوتێل لە گەشتیاری لە ڕانیە بکەن هەمیش گلەی لە گەشت لە بزنسمانەکانی خۆمانە کە کەمتر توانیویانە ئەم سەرمایی کە هەیەە لەو دوارە بەکاری بێنن تەمەنا دەکەم ساڵی ئایندا بتوانین بەسەر ئەم گرفتەدا ئازاڵ بین یعنی هیچ پرۆژەیەک ئاگات لی نییە یعنی پرۆژێکی گەشتیاری لەوێ بیتە شتێکی لە گەشتیار لە بێتنەوە چەند فیستیڤال لەوێکرا پرۆژەی گەشتیاری لێیە بەڵام ئوتێل یەک ئوتێلی لێیە کە ببێ میوان بێتە ناوی کە شوێنی 40 کەس دەبێتەوە کەمە گرفتە ئێمە 250 میوانی مەدێ لە دەرەوە 250 میوان بەرینە باشەیتەن چیتان کردیان ئەم ساڵانە لە بەشی ناوخۆی زانکۆ سوودمان وەردەکرد بۆی میوانەکان بەرینە بەڵام ئەم ساڵ گرفتی ئەوەشمان هاتە پێش لەبەرەوەی خوێندنی زانکۆکان زووتر دەست پێ دەکات لەوادەیمە کە لە 15 مانگ دەکرێتەوە و مەوعیدی فیستیڤاڵی ئێمەش ساڵانە 21 مانگە بۆیە بەناچار هەموو ئەو میوانانەمان بردۆ تا کۆساری خێزانی کە نیو سەعات لە شوێنی لە ڕانیەوە دوورە باشە حەلتان کردیە باش بەڵێ بە شوێنی باش هەڵمان کردووە دەبێت لێرە ڕاستپاسی خاوەنی پرۆژەی کۆساری گەشتیاری بکەم کە زۆر کاراسانی بۆ سنتەرەکەمان کرد ئێمە هەموو میوانەکان دەبینە ئەوێ و ئەم ساڵ دەتوانین خزمەتی زیاتریان بکەین دەستی خۆش بێ باشە ئەوە بۆ فیستیڤال وات کرد یعنی باشە کەسێک دەوێت بێتەڕانیا بگەڕیانێ بەشەو کوێ بچێ یعنی وڵا دەبێت ئەو کێشە چارەسەر بێ هەم لەبەر فیستیڤال و چاڵاکیانە و هەمژی لەبەر ئەوانە باشە مادەم پرۆژەی ئەوها لێ نییە هۆتێل ینی پرۆژەی گەشت و گوزاری کە بڵێن کە هۆتێلەکان تێدا بەشدارن یعنی ئەدی خەڵک چ بکە دەبێت بازرگان فکر لەوە بکەن یعنی جێگایەکی باشیش یعنی خەڵک مستەمر لودی لەسەر هەیە خەڵک دەشتە ئەم فەستیڤالانە باشە مامۆستا دەمەوێتن ئەوە لێت بپرسم یعنی ئەمە فری چارجە خەڵک دەتوان بە بەلاش بێ پارە بێت بەشدار بێ یان بە پارەیە فیستیڤالەکەی ئێمە هەمیشە بێ پارەیە بەڵام ئەم ساڵ لە کاتی نمایشەکە لە کاتی نمایشەکە هەوڵ دەدەین ئەوانەی کە حەز دەکەن کۆمەکی کاری مرۆیی بکەن
بەشدار بن لەو پرۆژە مرۆییانە چ بۆ چونکە پرۆژەی سنتەری ما کار لە بواری مرۆییش دەکەین مثلا ماوەی ڕابردوو توانیمان کۆمەک بۆ نەخۆشخانەکانی ڕانیە دابین بکەین لە ڕێگای پەیوەندیەکمان لەگەڵ ئوسترالیا یعنی کاری مرۆییشمان هەیە هەوڵ دەدەین دەناوەکو بەشداریکردن هەمووی بێ بەرامبەرە بەڵێ ئێمە سندوقتان هەیە ئەوە بۆ کاری خەرخوازیار کەسێک حەزاری پارێک بداتن یانیش ئەوە یعنی ئەوە نییە بیتاقە بە پارێکی بچووک بێ هاتن بۆ هەمووانە والله خۆشە مامۆستا دەستان خۆش بێن زیاتر چیمان ئەمە گروپانە تێدا بەشدار من باشە دەمەوێتن ئەوە بڵم ینی وەکە پاڵپشتی ئەم چاڵێکیانە پرسیان بە پارەیە وانە مامۆساخانت ئەو هەموو میوانانە دەهێن و دبینە و بی بە و خارن دروستکە و نازانم چی پرسیان بە پارە و ئەم ساڵ چیتان کرد ئەم ساڵ زۆرترین قورسایی داراییمان لەسەرە ئێمە هەمیشە ساڵانە لە ڕێگای ئەوانەی کە هاوکاری پرۆژەکەی ئێمە دەکەن چونکە بە پەیوەندیکی باشمان هەیە زایدەن کۆمپانیاکان زایدەن خەڵکی ناوچەکە خۆی پشتگیری ئەم پرۆژەیە دەکات و ئێمە هەوڵمانداوە بە پارەیەکی زۆر کەم ینی کە ئەم پارایی ئێمە کاری تێدا دەکەین ئەم پرۆژەی ئەم ساڵمان کە ئاستی هونەریەکەمان زۆر بەرز کردوتەوە زۆر لۆزمان لەسرە مەسەلەن گرتنی شوێن بۆ 250 کەس بە هەموو پرۆژەکەی 48 ملیۆن دینار لە پرۆژەی ئێمەدا سەرف دەبێ کە تەنها ئەم کرێی تیارەی هاتنی تیپی میسەڕ و هێندێک شوێن نزیکی 50 وەڕەکە یان $1,000 پێویست بووە تیمی ئێمە بە گشتی بە خۆبەخشی کار دەکات پێداویستیەکانی تر خەڵک یارمەتیمان دەدات لە ئەم ساڵدا مەسەلەن کۆمپانیای تایبەت یارمەتی داوین کەسایەتی یارمەتی داوین خەڵکی حکوومەت یارمەتی داوین پەیامێکی گرنگیش بۆ ئێمە هەیە ڕاستی ئێمە دەزانین هەڵبژاردنە دەزانین کاتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کاتێکی تایبەتە بەڵام ئێمە پێمان وایە دەبێت ئارامکەن بڕاستە ناجگەلەوە تەنیشت ئەوەی کە پرۆسەی سیاسی هەیە دەکرێت ژیانی هونەر ژیانی پێکەوە ژیان جیاواز بێ دەرزنی کۆمەلگا ئەوە دەبینن لە هەمان کاتی ئێوەدا لە دووک لە هەولێر لە سلێمانی لە ئاکرێ ئەوانش کەرنەڤاڵی ئاشتیان هەیە و چاڵێکی جۆر بە جۆر لە ڕانیا ئێستا ئەوە فستیڤالی ئالوگۆری کللتوری و چاڵێکی ڕۆشنبیری هەنا بەس بەجددی ئەمن دەهێم یعنی هەر مەگەر بۆ ڕووداویشن ڕوودا و بزانم لەوەیە ئەمە هەر حەزم لەو چاڵێکیانە زۆر یعنی بەڕاستی چاڵێکی پڕن لە کوردستان لە ڕێگای ئێوە بانکێشتی هەموو بیسەرانی خۆشەویست دەکەم ئەوانەی دەمانبینە لە فیسبوکیشدا لە فیسبوک بڵێ داوایان لێ دەکەم میوانی ئێمن بانکێشتیان دەکەم بەشداری فیستیڤالەکەمان کرد ئێمە بۆ میوانداری هەمیشە باوەشێکی گەرمی هەیە زۆر سپاس هاوڕێ یەک خاڵ یەک لەوانەی کە ئوتێل لە ڕانیە گرفتی تێدایە مەسەلەن لەبەرەوەی خەڵکی ئەو ناوچەی زۆر میوان دۆستە مەسەلەن تا ئێستا لەو ناوچەی ئێمە میوان ئەگەر دێ مثلا کەسی خاوەن ماڵ پێی ینی نابێت دەڵێ چۆن دەبێت میوان بڕوا بۆ ئوتێل ئێمە دەبێت خزمەتی بکەین ئەم مۆرکە کوردیە کە یەکێک لە خەسڵەتەکانی میلەتی ئێمە میوان دۆستیە لە ناوچەی ئێمە زۆر ینی تا ئێستا خەڵک ڕۆحیەتی میوان دۆستی و هاوکاری و پشتگیری گەلێک زۆر هەیە بۆیە سنتەری ڕایەڵ یەکێک لەوانەیە کە شانازی پێوە دەکات پشتگیری خەڵکی ناوچەکەیە بووی ڕاستە زۆر زۆر نەبەست لە ڕانیان لە زۆر جێگای کوردستان لە ناو کەلتوری کوردستان و کوردایەتی داوا بوو هەر کەسێک میوان بێتن بیک و بزانێ ئەمە کێکسر لە دەرگا دەدەی دەڵێ من میوانی خواردنم من میوانی ئەم شەوەمە ئەو هاوەنانی مەردانە نەکورد دەستیان خۆش بێ دەستێوەش خۆش بە مامۆستا تۆ لەگەڵ بینە ئێستا پرسیارتیش لێ دەکەم بەڵام ئەم سترانە ئەتو باسی کارمەندەکانی خۆت کرد ئەوانەی لەگەڵ تو ئیش دەکەن زۆر ماندی بوون بۆ هەموو ئەو کەسانەی کە لە ناو ئەم فستیڤالە بۆ ئالوگۆری کللتوری و چاڵێکی ڕۆشنبیری تایبەت سنتەری ڕایەل کار دەکەن ئەم گۆرانیە بۆ ئێوە دیارە Lezeriye az vastiyam, avreç
بله گودران رادیو رودای ام پاوکی زندی لگلهونه سنتر رایل با گورینا کلتوری و چارکن و شبیری پنجمین فیستیوال کلتورن جدا و الباجر رانیای به آماده بونا زورج گروپن نافخاوین جهانی و تدا بجدار بن و 22 مه لرانیال دمجمر ده سپیده چالاکیان جور بجور بروژه بنکرن و دمجمر هشتی واریجی و دست به چالاکیان اوان گروپن اوان تیپن كل كردستان ولا ولاتن دن ين دردور وين دور و جروبن وان انكو تيبن وان هنري فلكلوري وداوي چالاكين خا لنوا فستيفال رانيا دا پشكشكن خالد قادر محمد كو برپرس سندر رايل بو غورينا كلتوري لجلما ميوانا بهلا تلفونه بل ما مستا تلجلماني ونيا بله باشا مدمست اولید بپرسم یعنی خلک گنجه که استا زور حزیان لکاری خوب بخشیه و کاتی ام فیستیوالانه یعنی جی ام آهنگانه آگان لیده به دچن با خوب بخشی لگلیان کار دکن اتو گوتی تندکن لگل ایمانه بلام بونمونه گلک چالاکی هنه زیادر لپنسال شصد گنج لکروکش دشن نهو کاریان دکن بله یەکێک لە خاڵە زۆر گەشتەکانی گەنجان لە کوردستاندا بەشداریکردنیانە لە کاری خۆبەخشی کە ئەمە دەکرێت لە ئاستی گەورە لە ئاستی پەروەردە لە ئاستی دەوڵات پلانی بۆ دابنرێ و گەشەی پێ بدرێت جەنابەت دەزانی کاری ڕێکخراوی مەدەنی لە دنیادا هەمیشە خەڵکی خۆبەخش پشتگیری دەکات ئەم ڕوحیەتە میلگەل دەتوانین داهێنانی پێ بکەین دەتوانین هانی گەنجانی پێ بدەین من پێم وایە گەنجانی کورد هەمیشە ئامادەیەکی زۆر باشی کاری خۆبەخشیان هەبووە هەروەک لە فیستیڤالەکەی ئێمەش بە هەمان شێوە کە خەڵک دێ شەو ڕۆژ دەیهەوێت بە خۆبەخشی کار بکات ئەمە گیانێکی زۆر گرنگە دەبێت گەشەی پێ بدرێت و دەبێت ئەمە هان بدەین و دەبێت بە بەرنامە کاری تێدا بکەین بۆیە من پێم وایە دەبێت لە ئاستی خوێندندا لە ئاستی پەروەردە و فێرکردندا ئەم گیانی خۆبەخشیە بکرێتە پرۆسیسی پەروەردەکردنی نەوەی تازەشمان وی لەناو قوتابخانەکانیشدا ئەم ڕوحە بگوازینەوە بەنمونە باکار لەوە بکەین قوتابخانەکانمان بکەینە ئەو شوێنە مەدەنیانەی کە گەنجان بۆ خۆیان لەوێ پرۆژەی مەدەنی دروست بکەن بە خۆبەخشی کاری تێدا بکەن و دەوڵەتیش بتوانێت هانیان بدا و گەشەیان بۆ بکە بەڵێ فیستیڤالەکەی ئێمە پشت دەبەستێ بە هێزێکی فراوان لە خەڵکی خۆبەخش لە کوڕ و لە کچان کە یارمەتی دەدەن کە ئەمە لە هەموو کوردستان و خەسڵەتێکی جوانی گەنجی کورد دێتە بەرچاو کە من پێم وایە دەوڵەت تا ئێستا نەیتوانیوە بە پلان کار لەسەر ئەوە بکە ئەگینا گەنجی کورد ئامادەی خزمەتی گەلێک فراوانی هەیە سەرباری ئەو کێشە و گرفتانەی کە لە ژیانی گەنجی ئێمەشدا هەیە باشە بەرز خالت لە ڕووی ڕیکلام و مارکتینگ چتان کردیە یعنی چۆن خەڵک ئاگادار دەکەن یعنی جگە لە بەرنامانەی وەکو ڕوودا و بەرنامە کەناڵەکانی تر بە تێدا بەشدار دەبن بەڵام لە ڕووی مارکتینگ چۆن چیتان کردیە دەمێ پلانی ئەوەش بزانم ئێمە بەو پێی کە سنتەرێکین لە دەرەوەی مرکزین دووبارە پشت بە یعنی سەرچاوی دارایی کەممان لە ژێر دەستە بۆیە ناچار پشت بە پشتگیری دەبەستین بنمونە نامەیەکمان بۆ هەموو کەناڵەکان ناردووە بە کەناڵی ڕووداویشەوە کە بە خۆشبەختانە ئەوان وەڵامیان داوینەوە کە تەواو هاوکارتان دەبین و کەناڵەکانی تریش بە هەمان شێوە داوامان لێکردوون بۆ پشتگیری ئەم کۆمەڵە گەنج و سنتەرە ئێوە یارمەتیماندەن ئەم ڕیکلامە ڤیدیۆیی و شتانەی کە دروستمان کردووە بۆمان بڵاوکردنەوە بۆی خەڵک بزانێ خاڵی دوو ئێمە وێبسایتێکی پێشکەوتومان داناوە royal.org کە سپێڵی زۆر ئاسانە بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی بە فارسی کە ئێستا ئێوە دەتوانن سەیری بکەن کە تەواوی ئەم پرۆگرام ئێستا دەیکەمەوە پێم بڵێ سپێڵەکەی چۆنە با خەڵک royal.org .org يعني بسر حكومة أو .com نيا .org NGO الدنيا ده زۆرتر ڕێکخراوە NGOکان بەکاریشی دێنن ڕاستە هەوڵمان داوە مەسەلەن سەیری کە دەیان پرۆژەی تێدایە کاریمە لە بواری نێودەوڵەت ڕاستە ئەمە هاتوون مامۆستاوە جلوبەرگی جوان تێدانە هەر لە دەستپێکەوە هات باشە کۆمەکە ئەو شتانەش بەڵاو دەکەنەوە هەر کەسێک بێت پشتگیری فیستیڤالەکەمان بکە ئێمە بە راپۆرتی دارایی لە کاتی فیستیڤالەکەش دەیخوێنینەوە
و ئاماژە بە هەموو ئەم سپۆنسەر و هاوکاریانە دەدەین کە یارمەتی فیستیڤالەکەی ئێمە دەدەن. لە هەمان کاتدا بەڵێ لە هەمان کاتدا گوداران دەتوانن بە تەلیگرام، بە ئینستاگرام، بە تویتەر، بە یوتیوب، بە فیسبوک پیجیان لە سوشال میدیان کە تۆڕە جوواکیەکان ببینن، هەروسا ژمارەی تەلەفۆنیشان لەسرە دەتوانن تەلەفۆن پەیوەندی پێیان بکەن و ئیمێلیشیان هەیە دەتوانن بە ئیمێلژی پەیوەندیان پێ بکەن. هەر کەسێک حەزی بکەتە بەشدار بێ دەتوانێتن بە لە پێنجەم فەستیڤالی کەلتوری جیاوازەکان لە 21 تا 23 مانگینە ئەنکۆ ئەم مانگە تیادا بەشدار بیت بە مانشێتێکی گەورە بە فارسی، بە عەرەبی، بە کوردی، بە ئینگلیزی دەتوانن هەموو زانیاریەکان لە ral.org وەربگرن و تێدا هەموو شتێک تێدا هەیە و دیمەن و ڤیدیو ئەو شتانەژی تێدا هەنە. ئەگەر حەستانیشە هاوکاریان بکەن هەم بە چ شێوازێک بە مادی و بە معنەویژی بیت دەتوان هەر لە ئێستا پەیوەندی بەو ژمارەکەن کە لە ویبسایتیان دیارە و هاوکاریان ببن و ئەوانەی کە حەزیانە کاری خوب بەخشیش بکەن سنتەری ڕێگان پێدەداتن کە بە دەتوانن لە ڕانیا بن لە دەرەوەی ڕانیا بن ئێوە دەتوانن پەیوەندی بە ڕایل بکەن و دەتوانن لەگەڵیان بە هەر چ شێوازێک بێت دەتوانن هاوکاریان پێ بکەن چونکە ئەم ساڵ زەختێکی زۆر لەسەریانە و دانەوێت شتێکی زۆر جوان و مەزن گەورە لە کوردستان پێشکەش بکەن لە سنتەری ڕانیا ناو ڕانیادا. بەڵێ مامۆستا لە کوتاییدا حەزت هەیە چ پەیامێک بگەیەنی دەتەوێت چیتان بڵێن ئێوە بە خەڵک بە کوردستان بە جیهان؟ زۆر سپاس دووبارە من دەبێت سپاسی تایبەتی ئێوە بکەم. دوو پەیامیمە بۆ ئەوەیە کە هەمومان بتوانین هاوکاری یەکتری بکەین. ئەو ڕاستپاردەیەکی ئێستا جەناب بتێت بۆ ئێمە زۆر گرنگە پشتگیریکردنی ئەو ڕێکخراوانەی کە لە دەرەوەی مەرکەزن بۆەوەی بتوانن گەشەی زیاتر بە کانەکاریان بدەن. ئەمەی پێی دەڵێن هاندان، یعنی خەڵک پێویستە هاان بدرێت کە کاری باش دەکات وەکە پێویستە کە کەم و کورتیشی هەبوو مەسەلەن ڕەخنەی لێ بگیرێ. ئێمە پێمان وایە لە هەردوو بواردا دەرگای ئێمە کراوەیە و چاومان لەوەیە کەناڵە میدیاییەکان خەڵکی چالاکوان خەڵکی خۆبەخش ئەم چالاکیە بەی خۆی بزانێ چونکە ئێمە هەوڵ بدەین ناسنامەی میلەتەکەمان لەم فیستیڤاڵەدا نیشان بدەین و خەونیشمان هەیە بتوانین ساڵانە گەشەی زیاتر بە چالاکیەکانمان بدەین. من دووبارە سپاسی زۆری تۆ و تەواوی تیمەکەتان دەکەم. زۆر سپاس بەرێ گوداران هەروسا بینەران دە فێسبوکدا هیندکارم بەرە سوشال میدیان کۆتۆرن جڤاکی فێسبوک و ئینستاگرام و سناپچات و تەلیگرام هیندکارن ڕیکلامن ئەوێ فەستیڤالە دە پیجن خدا بەڵاو بکەن بۆ کە هەر کەسێک بزانێتن ئە فەستیڤاڵاوێ بێ ئەلدارخستن بار بکەن فەستیڤالەکە گەلێکی جوانە هین بچن ڤیدیۆ ببینن هینە بزانن ئەگەر بیرە بێجی دە ساڵە دەربازبوویدا دیمەنن هەری جوان یەن ستەیجە ئەوێ فەستیڤالە هات دیتن. ئەس حەز ناکەم زانێت خوازم چیکی شوارە بژم ئەس حەز ناکەم هین سەر ئەکرانە ڕووداوی ببینن خۆزگە ئەس چۆبم ئەفجا ئەوە مەژوارە گوتن و چۆنژی خەماوە و هەری کاریژی ژ عالیەوە بەدەستخۆشیەکە باوە. زۆر سپاس بوو لە پرسراوی سنتەری ڕایل بۆ کەلتوری بەڕێز خالد قادر محەممەد دەوای سەرکەوتن نەبەز بوو و بەڵکە بە هەموو کارمەندەکان و ئەو کەسانەی کە هاوکاری ئێوە کردێ زۆر سپاس بۆ هەمووان و سەرکەوتو بن ئینشاڵڵا و لە 21 مانگ دەتان بینین و چالاکیەکانیش ئەکیت تۆری مەدیای ڕوودا و وەکە هەموو چالاکەکانی تر گرنگی پێدات. زۆر سپاس بوو کە تۆ لەگەڵمان بووی. بارێزیگیان زۆر سپاس بەلێ گوداران ئەماتینە داویە دەمان و ڕۆژێ دخوازم دەداویژیدا ئەوێسترانە هەنەیە بکەم دیاری هەیە سوبە ڕۆژە ئەکشەمبی دخوازم ئەمڕۆ ڕۆژەشەمبی و دەستپێکە هەفتی ڕۆژەکە گەلێکی خۆش بیت و هەفتەیەکە نو یا پڕی بەرهەم بیت باوێنێژە هەر شاد بمینن. Çavi raşta